بینەرانی عزیز و کاتتان باش، دیسان بەخێر بێنەوە بۆ گفتوگۆیەکی تر لەگەڵ کەسایەتێکی تر و هەسوڕاوێکی سیاسی. ئەم جاریان دەگەڵ زۆر بەڕێز دکتۆر ڕەحیم فەرەحمەند سەرۆکی بەرەیە گرتووی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان قسە دەکەم. دکتۆر ڕەحیم بەخێر بێ بۆ ئەم گفتوگۆیە. زۆر سپاستان دەکەم، میش سڵاوم هەیە بۆ ئێوە و بۆ بینەران و بیسەرانی بەرنامەکەتان. سپاس دەکەم. دکتۆر ڕەحیم ئەگەر لەوەوە دەست پێ بکەین کە لە دوای شۆڕشی گەلانی ئێران لە ساڵی 1970 زاینی و لە ساڵی 1357 هەتاوی زمینەیەک بۆ گەلی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان ڕەخسا و حیزبە سیاسیەکان هەیئەتێکی دیالۆگ و گفتوگۆیان دەگەڵ کاربەدەستانی کۆماری ئیسلامی پێکێناوە بەرپرسانی ئەو سەردەمی کۆماری ئیسلامی سەردانی ڕۆژهەڵاتی کوردستان و سنە و مەهابادیان کرد و لەگەڵ بەرپرسانی کورد کۆبوونەوە. ئەگەر ئێوە باسەکەمان لەوە دەست پێ بکەین، ئەو سەردەمە لە ڕوانگەی ئێوە چۆن بوو؟ ئەرزکەم خزمەتان، من سەبارەت بەو مەسەلە زۆر شتم نووسیوە دیارە، بەڵاویشم کردوێتەوە کە هەیەتی حوسنیەت چۆن هاتە دی، چ کەسانێک لێدا تاسی شوێندانەر بوون لەسەری و دەستکەوتەکانی چەند بوو، ئەوانم زۆر شت باس کردووە. بەڵام بەرلەوەی کە ئیجازە بدەن کە بەرلەوەی کە باسی ئەو قەزیە بکەم کە بە وردی دێ مەسەری تەبیعەتەن ئەمە شتێک باس بکەم. ئەوەی کە من بۆ خۆم ڕاستەکەی دەوێ دیدێکی ڕەخنەگرانم هەیە لە خۆمان بەعام، وەکو من خۆم کوردم دیدێکی ڕەخنەگرانم هەیە لە مێژیشە ئەرزکەم دیدەم هەبوو، چونکێ بۆچی بڕوام وایە ئەو کەسە دۆستی تۆیە کە عەیبەکانت بڵێ، نە ئەوەی کە لە خۆرا پێت هەڵبڵێ بە درۆ. دقت دەفەرمووی ئەوەیە کە من حەقیقەت ئەوەیە سەرڕای ئەوەی کە بڕوام هەیە، حەقیقەت ئەوەیە کە ئێمە زۆر شت هەیە. ئەوەڵەن پێم وایە کە کورد نەتەوەیکی یەکجار گەورەیە، یەک مێژوویەکی دیار و ڕوون و جێشانازیمان هەیە، ئەوە نکاتێکی مێژووین کەس ئینکار ناتوانێت بکات. دوای ئەوە ئەمن پێم وایە کە کورد کەمینە نییە، بە تایبەت لە تورکیە و لە ئێران. مثلا لە کورد لە تورکیە کەمینە نییە، ئەم پێم وایە زۆر پێم سەیرە ئەحزابی کوردی زۆر ڕێکخراوەکانی کوردی حتا لە جەماوەری کوردی بەعام ئەرزکەم وایان لێ هاتووە کە زۆر شت داوا دەکەن، ینی خۆیان بە کەمینە دەژمێرن، لە حاڵێکە پێم وایە دەقیقەن وایە کورد ئەرزکەم مەسەن لە ئێرانیش کەمینە نییە، بەڵکەم زۆرینەیە. ئەم عەرز دەکەم مەسەلەن بفەرز لە تورکیە خۆ سەلجوقیەکان حملیان کردو بۆ ئەو منتەقەی وە، ئەویان داگیر کردو. دێکا چاکە ئایا جەماوەری ئەو منتەقەی کە یونانیشی لەگەڵ بۆ، کوردیشی لەگەڵ بۆ، چەرکەسیشی لێ بۆ، عەرەبیشی لێ بووە، جەماوەری ئەوێ چەندە بوو؟ ئەگەر جەماوەری ئەو مجموعە 1 میلیۆن بوو بێ، ئایا ئەوانەیە کە حملیان کردو بۆ تورکیە 5 میلیۆن بوون؟ کەوانی شتیوان نابێ. معمولا ئەرزکەم لەشکرێک حملەکان مس عرب حملیان کردو بۆ ئێرانی، خۆ بە ئەو زەم ئەگەر جەمعیەتی ئێرانی ئەو دەمی بەسەن 5 میلیۆن بوو بێ، ئەوان بە 15 میلیۆن حملیان نەکردو، خۆ ئەوان بە 200,000 نەفەر حملیان کردو، 250,000 نەفەر حملیان کردو. بەنابەرین هەمیشە ئەو کەسانی کە هێرش دەبن بۆ جگایەکی داگیر دەکەن کەمترە ئەرزکەم جەماوەرەکان بێ. ئەڵمان حملێ کرد، فەرەنسای گرت، ئوروپای گرت، لێ ئەڵمان خۆ ئەرزکەم خزمەتان دە بەرابەری جەمعیەتی و فەرەنسای نەبوو، نە ئەوەی کە حملیان کردبوو نەخێر 150,000 نەفەر 300,000 نەفەر حملیان کردو لە مقابل فەرەنسایشی بەو گەورەیەدا. بەنابەرین پێم وایە ئەو کەسانی کە حملیان کردو هەمیشە کەمینن و ئەو جەماوەرەی کە خاوەنی ئەو مملکەتە بوون، خاوەنی ئەو خاکە بوون، ئەوانە زۆری نەبوون. بەو پێیە ئەمن پێم وایە ئەرزکەم کورد لە تورکیە بەتایبەت لە تورکیە زۆرینەیە. ئەرزکەم خزمەتان لە ئێرانیش ئەرزکەم هەروایە بەو تەرتیبێت شەحەن حسابی کە لە ئێرانی ئەمە کوردمان هەیە، لۆرمان هەیە، دێ لۆریش هەر کووردە، تاتمان هەیە، تاتەر کووردە. ئەرزکەم خزمەتان بەلوچ بۆ خۆیان دەڵێن ئەرزکەم ئێمە کوردین. دێ ئەوانە ئەرزکەم چۆن ئەرزکەم ئەمە بڵێن کەمینەین؟ ئەمە کەمینە نین. بەنابەرین ئەوەی کە من بۆ دەڵێم کەمینە نییە، ئەمە کەمینە نین، زۆرینەین بۆ خاتوەی کە ئەومان لەبیر بێ، لە سیاسەتکردندا ئەومان لەبیر بێ. ئەمە زۆر جار ئەرزکەم حیزبەکان دەبینن یا ڕێکخراوەکانی خۆمانیە بۆ خۆشمانەوە وا فێر بووین، بەتوی عام وا فێر بووین. ئێمە سوال دەکەین، سواڵی مافەکەمان دەکەین، سوال لە تورکەکە دەکەین، لە مۆغولەکە دەکەین، لە عەرەبەکە دەکەین، لە ئێرانێکە لە ئێران دەکەین. دقت دەفەرمووی سوال دەکەین، بۆچی سوالەکە کاکە تۆ سیاحە بماڵی، کابرای سیاحە بماڵ دەبێ حەق و مافی خۆی بچەسپێنێ، بیسەلمێنێ، ڕێگەی بۆ پەیداکە بە سیاسەت، بە تووڕێژ ناکەی هەموو شتێک. بۆ ئەو سەردەمە لە دوای شۆڕشی گەلانی ئێران بۆ کورد نەیتوانی ئەم مافە دەستە بەر بکە ئەگەر زۆری نەبوو؟ خۆ عەرز دەکەم ئەوەڵەن ئەمە نازانین هێزی خۆمان چەندێ. دقت دەفەرمووی ئەمە کۆماری مەهابەتیش کە ساز بوو ئەو دەمی ئەسکەم گشتگیر نەبوو، نەیتوانی تا باشووری ئەسکەم
ئێرانی بڕوا دقت دەفەرمووی لە سەردەمی ئینقلابێژدا لە ئەوایلی ئەسکەم ساڵی 1970 ئەمە جەناب فەرمووت 1970 یا 1950 ئێرانێ ئەو دەمی ئێمە ئەسکەم خزمەتان دوو ناوەندمان هەبوو ناوەندێکی ئەسڵەکەی بۆیە مەهاباد بوو ناوەندێکی لە سنە داوای دەکرد تەبیعەتەن دیارە ئەسکەم بەشێکی زۆر لەوەی کە لە سنەی بوو غێر از ئاغای مفتیزادە بەڕەحمەت بێ ئەوان دیکە دەگەڵ ئەسکەم ناوەندەکەی مەهاباد بوون کە نوێنێکیشان لە مەهابادی هەبوو بەرهەم بەهەرحاڵ ئەمە نوێنەرایەتی ئەسکەم کرماشان و ئیلام و ئەوانەمان دەگەڵ نەبوو لەوێ بەشێک بووین ئەسکەم بەرحال لە ئەو کەسانی کە دەگەڵ حاکمێت قسەمان دەکرد ئەوە یەک حتا من لە بیرما ئەسکەم بە جۆک دەیان کورد لە کرماشان کابرای ئەسکەم کوردی منتەقەی مەسن فۆتە لەوێ ئەسکەم بە مەسخەرە پیان و تو ئاغا پۆرسێ خود مختاری بۆ ئابران بارن دەخەت دەفەرمی ئەو دەمی ئاوا بوو یعنی ئێمە کوردی ئەو منتەقەی کوردی داواکاریەکانی کوردی بەشی ئەسکەم باکووری قبول نەبوو لێ حاڵی نەبوو پەیوەندیمان نەبوو ئەوە یەک مەطلب مەطلبێکی دیکەەوە بوو کە ئێمە کێشەیەکمان هەبوو نەمانتوانی ئەسکەم دەستە بەرکەین ئاواتەکانمان کاکە گیان بەحەن نمونێک دێنمەوە لە بەغدایە ئەڵحان سەدر هەیە ئامری هەیە ئەسکەم خزمەتان ئەنواوە قسام ڕێکخراوە لەوێ هەیە وە نییە دەیخۆ ئەوانە ئەسکەم هەموو خەڵکی بەغدایانین خۆ ئەوانە بەشێکیان خەڵکی نەزەفن بەشێکیان خەڵکی کەربەلایان بەشێکیان خەڵکی سامێڕەن بەشێکی خەڵکی ئەسکەم کوفەن ئەوانە بەڵام هاتوون لە بەغدایە لە ناوەندی سیاسەتدا سیاسەت دەکەن دەسەڵاتیان هەیە ڕێکخراوەیان داناوە یعنی گوشار دەخەنە سەر ناوەند لەواقعدا بۆ خۆیان بوون ناوەند لە حاڵێکە ئێمە لە ساڵی 50دا کەمە ناوەند نەبووین دەوروبەری ئەسکەم ئەو کەسانی کە لە ناوەندی شازکەم شۆڕشیان دەجێرا لە دەوروبەری ئەوانیش نەبووین ئێمە لە مەهابادی ڕا لە مەهابادی ڕائیمە سیاسەتمان داوامان دەکرد مافمان داوا دەکرد ئەوە نابێ مەگەرە من نابێ ئێوە باوەڕتان وا بوو کە دەبوایە سەرکردایەتی سیاسی ئەو کات خەباتی سیاسی گۆسپەوە بۆ ناوەند بۆ تەرەن کاکە گواستنەوە ئەسکەم ئەوەی کە بە هەموو ئامبی گوازیەوە تا ئەوەی کە نوێنەرایەتی قەوید لە ناوەند هەبێت جیاوازە ئەمن پێم وایە دەبوایە ئەو دەبی دەوروبەری ئاسکەم ڕەهبەری ئینقلابی ئێرانی ساڵی 50 دەوروبەرەکەی هەروەکو ئەتکەمنەتەوەکانی دیکەی لێبوو بۆیە تورکی لێبوو فارسی لێبوو دەبایە کوردیشی لێبووە کوردیش لەوەی گوشاری هێنابە حتا من عرض دەکەم ئەمە لە جەمعیەتی کورتایی موقعی مرکزی ئەو زمانی کە من بۆ خۆم دامەزێنەری بووم ئاغای ئەسکەم سارمەدین صادق وەزیری ئەسکەم لە تارانێ بوو نییە ئەوەندەی لە تارە ئەو لە تارانێ بوو توانی شوێن دابنتە سەر فروهەر وڵات تاڵەقانی ئەسکەم ئاغای بازرگان و زۆر کە سەباغیان و ئەوانی دیکە دقت دەفەرمووی حاڵیان خوێنێ متقاعدیان کە کاغا ئێوە جەماوەرێک بنێرن ئەسکەم بەعنوان هەیەتی حوسنیەت بچن منتەقەی دەنجی خەڵکە بیسن تو حسابیکە لێرە ئەمە ناوەندێکمان هەبوو و جەمعیەتی کورتایی موقیمەکە توانیمان ئەو کارە بکەین تو حسابیکە ئەحزابی سیاسی کوردی ئەگەر لە نێو لە تارانێ لە دەوروبەری ئەسکەم ڕەهبەری ئینقلاب دەوریان دابایە وەکو ئەوانی دیکە قسەکانیان پێڕاگەیان بە لیان حاڵی کردبایە و جەماوەرێکی دیکە بەجیمە قسەیان دەکرد یعنی کوردیان بە تەجێ تەڵەب دادەنا ئەوان حاڵیان کردبە کە من تەجێ تەڵەب دین هەرو قسەی کە بەڕەحمەت بێ ئەسکەم خزمەت دکتۆر قاسم و کردی ئاغا لە بەیکی وت بە ئینقلاب بەڵام ئەو لە بەیکە دوورەوە بوو دقت دەفەرمووی لە ناوەندە نەبووین ئەمە دەبووە لە ناوەند بووینایە ئەمە ئیش لە حیبەکانمان ئەو بوو ئەڵحانی لە عێراقێ دقت دەفەرمووی بەشێک لە ناوەندین هێندە لە ناوەند نین ئەو جوورێکە سەدر هەیە ئەو جوورێکە ئەسکەم عامری هەیە دقت ئەو جوورێکە ئەوانی دیکە هەن ئێمە لە ناوەند نین ئەمە دەبێ ئەسکەم لە ناوەند لە مرکزی سیاسەتە حزورمان هەبێجا ئەوەیە بکە دەتوانین لەوێ بەشێکی زۆر لە داواکاریەکان من دەستە بەر بکەین ئەوە نکتەیەکە هەیە ئەمن زۆر پێم وایە ئەسکەم خزمەتان خەڵکی کورد حقیقەتەن ئەسکەم خەڵکێکی خاوەنی مێژوویەکی بەشکۆن لە ئەسکەم وڵاتانی وەکو سووریە و عێراق و تورکیە ئەوان ئەمە سێ حەبماڵین یەک لە عیبەکانی کە من لە خەڵکی کوردی دەگرم ئەوەیە لە خۆمانی دەگرن لەواقعدا ئەمە داوای خۆت مختاری دەکەین لە چێ داوا دەکەین ئەمە سێ حەبماڵ ئەمەین تو حسابی کە ئەمن لە تورکیە لە عێراقێ داوا لە عەرەب بکەم ئەسکەم لە تورکیە داوا تورکی سەلجوقی بکەم کە دەسەڵاتم بداتێ کە خود بەشم بداتێ بەش لە ماڵە خۆم دکتۆر ئاماژەتان بە بابەتێک کرد زۆر ناڕوونە کە دەڵێ کورد لە سووریا خاوەن ماڵە کورد لە تورکیە خاوەن ماڵە کورد لە عێراق خاوەن ماڵە و بە هەمان شێوە کورد لە ئێران خاوەن ماڵە پاشە چۆن دەکرێت کورد لە چوار وڵات خاوەن ماڵ بێ و هیچیشی بەدەست نەبێت خب ئەوە مەسەلە ئەوەیە ئەتۆ حسابی کە ئایا واقعاً بە پێی مێژوو ئەمە لە ئێرانی خاوەن ماڵی نیات کۆچەری ئەمە خاوەن ماڵی لە ئەسکەم سووریەی ئەو کوردانێک کە لەوێن ئەسکەم ئەو بەشێک کە لەوێن لە عەقەل بەشێکی زۆرتریشی حتا
ئێمە لەوێ خاوەن ماڵین لە قەدیمەوە لە هەزاران ساڵ پێشەوە لەوێ بووین یان نەبووین ئەوە یەک مەطلب شتێکی دیکە هەیە ئایا ئەو بەشەی کوردستانی سووریە مەسەڵەن یا کوردستانی عێراق یا تورکیە لەکوێ گوێ بوونەوە کاکە مەگەر لە ماڵەکە ئێمە گوێ نەبوونەوە لە ماڵ ئێمە گوێ بوونەوە ئەدی ئەوانیان لە ئێمە گوێ کردێتەوە وەنیە یعنی خاچی ئێمە بووە خاچی کوردانە نێوی کوردستانی سووریە کوردستانی عێراقە کوردستانی تورکیەیە خۆی تورکستان نییە خۆی ئێمە کوردستان نییە ئەوەی خاچی ئێمەیە دقت دەفەرمووی ئەحال لێرانی شەروایە ئەمە لاوازین لە حاڵی سیاسی و لاوازین بۆ لاوازین بۆ خاطیەوەی کە وەڵەن ناوەندی چێزکەم سیاسیمان نییە ناوەندی تێفکرینمان نییە ئەمە هەزار دەسەد تو حسابی کە حال لە کوردستانی سووریەی زەماوی کوردستانی سووریە چەند میلیۆنە کو ناگاتە 2 میلیۆن با 3 میلیۆن بێ چەند حیزبی لێیە نزیک بە 30 حیزبی لێیە تۆ چۆن دەبێشتی نامانەوێت لە ئێستادا زۆر بچینە سەرباسی بەشەکانی کوردستان هەر لە ڕۆژهەڵاتی کوردستان دەمێنینەوە زیاتر دەمانێت پرسی کورد لەو بەشە تاوتوێ بکەین لەو سەردەمەی کە کورد شۆڕش کرا و کورد بەشداری لە پرسە سیاسیەکاندا کرد دەور و نەقشی دوو حیزبی سەرەکی ڕۆژهەڵاتی کوردستان حیزبی دموکرات و کۆمەڵە چۆن هەڵدەسەنگێنن دەورێکی مثبەتیان هەبوو پۆزیتیڤیان هەبوو یان دەورەکە خراپ بوو بەڕایەوە دەورەکە تەبیعەتەن دیارە داواکاری خەڵکی کوردیان مەسرح دەکردەوانە بەڵام ئەو داواکاریش ئەسکەم لاواز بوو تو حسابی کە ئەسکەم ئەو بەیانیە کە ئەسکەم ئەواندایان بەیانی هەژمادەیە کە دایان ئایا ئەو بەیانیە ئەلحەم بۆ خۆت پەیدا بچێەوە ئەو بەیانیە بەیانێکی ڕێکوپێک بوو واقعەن ئایا ئەو بەیانیە مادەکانی عیبدار نەبوون بەشێکی مثلا بفرق كم داوای کرابو كده قيادي مقدر بكري كاكا وتشي ارتباطي داوا بوانجوني شريني ومالي خوم انا تخدى فرمي امن دانش نبر علي باش شي ديك كردكي خوم دابا داك الروان اسكم خوم حل كم مساله كم امن بيم وايا او سياسه امل قلت معنا بر او الدكتور اخا خليقي باسي هنديك شدكا بلان بداخل اويش اسكم اولوي باش داربو مثلا الدكتور صار مدير صادق وزير اسكم خدمتان زور تێکۆشە ئەو زۆر شت بەیانیەکانی کە حتا بەیانی دەڵم 26 مادەی ئەویش بە یا هەیمەتی سادقانی صادق وەزیری بوو تو حسابی کە بەر لەوەی کە ئەزکەم هەیەتی حوسنیەت ئەزکەم ڕوو بێتە کوردستان ئینقلاب کرا بوایە خب بەر لەوەی کە ئینقلابەکە بەسەرکەوێ ئەخەت خب ئینقلاب تا هاتنی هەیەتی حوسنیەت بە کوردستانی خۆ هەفتەیەک و 2 ڕۆژ و 2 سەعات نەبوو خۆ چەند مانگ بوایە ئایا خەڵکی کورد یا سڕکراوەکانی کوردی بوو ئەو ئینقلابە ئامادەجییان کرده بوو ئەوە یەک دەرزیم وەختایکی ڕۆژیدا ئایا چەند مانگ فرسەتیان هەبوو لەوەی کە بیر بکەنەوە کە چ بکەن چۆن مدیریەتی بکەن قەزیەکەی نا بیان نەکرد بۆ چۆن حسابی کە هەیەتی حوسنیەتەوە بخۆیان ئەسنادەکەی هەیە هەیەتی حوسنیەت چوو بۆ مەهابادێ باشە ئەوانیان دانابوو لە دیوێکی دوای بخۆیان چوبن دیوێکی دیکە دانیشتن بەیانیە تەنزیم بکەن یەخن چۆن شتی وا دەبێت ئەو بەیانش کە تەنزیمیان کرد شتێکی ناقیز بوو یعنی ئەمە ئامادەجیمان نەبوو دقت دەفەرمووی ئەوە لاوازی ئێمە یعنی من باسی ئەوە دەکەم من ناڵێم تەرەفەکەمان زۆر دڵپاک بووە ئەرزکەم زۆر بە نەخێر ئەمن باسی ئەوە ناکەم زۆرشتی دیکە هەیە تێیدا تەبیعەتەن دیار ئەرزکەم سیاسی جیهانی لە پشت قەزیەکە هەیە زۆر شت هەیە بەڵام ئەمە لەو محاسباتەیدا لاوازیمان هەیە لاوازەکانمان ئەرزکەم خزمەتان دەبێتە خۆی هێندێک خەساری زۆر گەورە کە دوای بۆمان جۆبران نابێتەوە دەنا مەسەر تۆ بڵێ ئەرزکەم حیزبەکانی دوو حیزبی سەرەکی کە کۆمەڵ و دموکرات بوون ئەرزکەم نیەتیان خراب بوو بێ نەخێر تەبیعەتەن دیارە نونەلایەتی خەڵکی کوردیان کردووان داواکاریەکانی خەڵکی کوردیان بەسەر کردووە بەڵام تو حسابی کە لەو شرایطەشدا ئەرزکەم خزمەتان ئەوانە یەکدەنگ نەبوون دقت دەفەرمووی یەکدەنگی نەدە کۆدەنگی بەدی نەهات شەڕ و هەڵا بوو دمەقاڵە بوو ئەوە تاریخەیە و تا غەنیری کتێبەکەی غەنی بلوان بخوێنەوە یا ئەزکەم کۆنگرەی 4 ڕوویدا لە شرایطێکی زۆر خراپدا لەو شرایطە بەحرانیدا بەرحاڵ و مەسایلی ئاوا لە منطقەیدا باشە با بڵێن ئەو لەو سەردەمەدا کە شۆڕش ڕوویدا حیزبەکان خۆ داوای جیابوونەوەی ڕۆژهەڵاتی کوردستانیان لە ئێران نەکرد بابەتێکی زۆر گرنگیان هێنا گۆڕێ و لەسەری کۆک بوون کە خودموختاری و دەسەڵاتێکی ناوچەیی بە کورد بدرێ و کورد بە شێوەی خودموختاری لە چوارچێوەی ئێراندا بمێنێتەوە لە کاتێکدا ئێوە لە قسەکانی پێشوودا ئاماژەتان بەوە کە کرد کە ئێمە نابێت داوای مختاری لە نەتەوەی باڵا باشە لەو سەردەمە داوای چی کرد وایە باش با وەکو پرۆژە وەکو استراتیژ من دەبوایە بە بڕوای من وەکو ئەسکەم سیاحە بماڵ وەکو سیاحە بماڵ وەکو بەشەکانی دیکە ئەحان تو حسابی کە تورک لە ئێرانێ سیاحە بماڵە و حەقیقەتەن یا ئێمە سیاحە بماڵین ئەگەر ئەو 500 900 ساڵەوە پێش هاتووە ئێرانێ ئەمە چەند هەزار ساڵە لە ئێرانین سیاحەبی ئەوڵی بووین ئایا بناغەدانەری ئەسکەم شارستانیەتی ئیلان چێ بووە تورک بۆ یا ئێمە بووین ما چێ دایناوە ئێمە بووین چەند هەزار ساڵەوە پێش
دقت دەفەرمووی دە ئێمە ئەسکەم بۆ داوا دەکەین بەشێک نا ئێمە دەبای حتفاینات لە ڕێبەرایەتیدا بەشدار بوو باینایە دەسەڵاتی ناوەندیمان بەدەستەوە گرتە بەشێکی ئێمە تەبیەتەن دیارە بەشی خۆمان دەگرت دقت دەفەرمووی ئەمە دەبا بەشدار بوو تورک لێرانی بەشدار ئێمە قۆناغشمان تاقی کردەوە بۆ نمونە کەسایەتێکی وەکو دکتۆر قاسملومان بینی کە لە تەرەن وەکو نوێنەری خبرەکان هەڵبژێردرا لەو سەردەما نوێنەری گەلی کورد بوو واتە کورد خۆی لە ناوەندیش دوور نەخستەوە بە جۆرێک دەیویست بەشداری لە پرۆسە سیاسیەکەدا بکە بەڵام وەکو چەمکی سیاسی کە ئێوە وەکو کەسایەتێکی سیاسی وەکو سەرۆکی بەرەیەگرتی کورد باز لە چەمکی خاوەن ماڵەکەیان ئەم چەمکی خاوەن ماڵە لە دنیای سیاسەتدا چۆن لێک دەدرێتەوە کورد خاوەنی ئێرانە ئەمن پێم وایە کوردیەکێ لە خاوەنەکانی ئێرانیە هاوکات وەکو فارس حتا پێش لە فارسیش حقیقەتەوە حقیقەتی تاریخیەوە شتێک نییە من داوای لە خۆرا بکەم ئەم پێم وایە کورد ئەسکەم دانیشتووی سێحەب ماڵی ڕاستەقینە و پێش لە هەمووانی ئێرانیە بووە بەنابراین ئەسکەم دەبێت لە بەڕێوەبەراتی ئێراندا وانێک بێ شوێن دابنێ نەخش بجێڕێ دقت ڕۆڵ بجێڕێ نەوەی کەسم خزمەتان دەست درێژ کا مەسن بۆ ئەوانی دیکە کە ئاغا بەشی بدەنێ ئەوە بە بڕوای من و سیاسەتی زۆر بەهێز نییە ڕەنگە لە ڕۆی ئەوە بێ کە ئەو سەردەما هەردوو حیزبی سیاسی کۆمەڵ و دیموکراتەکان حیزبی دیموکرات و کۆمەڵە ئەو سەردەم 1970 شناختێکی ئەو تویان لە دەسەڵاتی تازە لە سەرکار هاتووی کۆماری ئیسلامی نەبوو و نەیان دەزانی کە لە داهاتوو چ ڕوو دەداوە چۆن تەعامل لەگەڵ کورد و پرسی کوردەکە بۆیە بابەتی خودمختاریان هێنایە گۆڕێ خۆی کورد دەبواە حکوومەتێکی ناوچەی لەو سەردەمە بۆ خۆی دروست کردایە کە بتوانێت بەشداری لە پرسە سیاسەکەدا بکە بەڵام وەبزانم ئێرانیەکان و نەتەوەی باڵادەست و هێزەکانی با بڵێن خودی کۆماری ئیسلامی و سەردەمە ئەویان بە جۆرێک جیاوازی خوازییان جیاییکردنەوەی کورد لە ئێران لێکداوە و هێرش و پەلامار خرایە سەر ڕۆژهەڵاتی کوردستان و فەرمانی فتووە درا و ئیترەوەی کە دیتمان ڕوویدا بەداخەوە کورد بۆ ماوەی 40 ساڵە ئێستا ڕۆژهەڵاتی کوردستان هیچ دەور و نەخشێکی نییە نەوەکو حیزبی سیاسی نەوەکو کەسایەتی سیاسی بۆ لەم 40 ساڵەدا هیچ هەوڵی ئەوە نەدراوە کە ئەم بارودۆخە گۆڕانکاری بەسەردابێت لەلایەن کەسایە سیاسیەکانی ناوخۆ خۆ ئەوە چەند مەسەلا ئەوڵم بە نوتێکی جوان ئیشارەتان کرد خوێندنەوەی ئێمە لە ئینقلابی 57 ئێرانی 1970 ئایا خوێندنەوەیکی چۆن بووە بەڵگەکان دەڵێن کە ئەو دەمی خوێندنەوەی ئێمارزکەم خزمەتان لەو ئینقلابە خوێندنەوەیکی تەواو نەبووە ناقیس بوو دروست نەخوێندراوەتەوە بۆ وێنارزکەم خزمەتان ئەو قسە هەیە ئەوە قسێکی زۆر گرینگیشە هەیە شتێکی مێژوویە و ڕاستیشە ئەمە بەشێک لە هێزەکانی ئێمە لایەن وا بوو کە ئەوە حکوومەتی ئەتکەم ملایەن و ئەکەم زۆر زیاتر لە 1-2 ساڵ دەوام ناهێنێ تقدف ئەوە خوێندنەوە بووە لە حاڵێکە ئەو خوێندنەوە غەڵەت ئەوە دیمان ئەوڵ 40 ساڵەهان ئەو دەسەڵاتە هەیە ئەوە یەک دەرسانی ئەو ڕووداوەی کە لە ئێران ڕوویدا ڕووداوێکی جەهانی بوو ڕووداوێکی ئاوا بێ بنەما و بێ سیاسەتی لە پێشدا ڕژاو نەبوو یعنی شتێک نەبوو لە پێشدا نەڕێژرابێ ئەمە پێماوا بوو داخۆی اتفاقی کەوتو نەخێوانیە کاکە لیوانێک ئەحان بکەوێ بشتێ ئەتۆ بڵێ ئەوە بیخوێنێ وانە ئەوە ئەو ئینقلابە پێش زەمینەی هەبوو دەبایە ئەو سیاستە خوێندرابایەوە ئێمە نەما خوێندەوە دقت دەفەرمووی حاڵا اشتباهمان تحلیلی کەما ئێمە هەما بوو لە ئینقلابەکە تحلیلی دروست نەبوو بە پێ ئەو تحلیل تەبیعەتەن دیارە بەرنامە داڕشتەوە تەبیعەتەن بەرنامەی ئاواش سەر ناکەوێت دقت دەفەرمووی ئەوە یەک مەطلبیش دیکەوەیە باسی ئەزکەم نوێنەرانی کوردت کرد بەڵێ دکتۆر قاسملوو ئەو دەمی بە زۆرینەی دەنجی ئەسکەم خەڵکی حتا ورمێک کە ئەحان هەیە 60 خوردەی ئەسکەم خەڵکی دەنجی خەڵکی ورمەشی تێدا بوو دەنجیاندا بوو دکتۆر قاسم بە نوێنەی هەڵیان بژار بەڵام ئەو نوێنەرایەتیە لە شرایەتێکدا ئەسکەم خزمەتە هاتە ئاراوە کە جەماعەتێکی کە لە نێو خۆ لە تاران لە ناوەندی سیاست خەریک بوون بە دژی کورد يعني ئەو قزیە بە دژایەتی کورد سیاست جێران خۆ مەربوط بە 57 ساڵی 57 نییە پێشوی زمانی پهلەویش بووە دقت دەفەرمینەوە پێشینێکی کۆنی هەیە ئەمە دوژمنانی یەکجار زۆرمان هەیە بۆ شێواندنی نێوانی ئێمە لەگەڵ ئەسکەم باقی جەماوەی خەڵکی ئێرانی
بۆ وای لێ هات کە ئەسکەم خەڵکیدانە لە قەزوین و زەنجان و خوزستان و خوراسان و چێوچەوە حملیان کرد هێرشیان کرد ئێرانی کوردستانی بەخشە بۆچی ئینی شوێ ئەو ذهنیەتی خەڵکی ئەو منتەقەی چێ وای ڕاهێنا بوو ئەمە دەبێت ئەومان خوێن بایەوە دەبێت بمازانی بایە کە خەڵکی کرماشان و ئیلامیش تەکا لە مەهاباد حاڵی نین لە سنە حاڵی نین ئەمە دەبێت بۆ کارمان کردبە ئێستاش ئەو 40 ساڵی ڕابردوش بۆ کارمان نەکردو بە تەواوی هێشتا گەرچی ئێستا پێشکەوتی یەکتی زێجار زۆرمان هەیە ئەڵحان ئیلام ڕاستیکە هەیە زۆر ئاگاداری نەتەوایەتی خۆیەتی کرماشان هەر بەو تەرتیبە زیندوو بۆتەوە واقعن ئەسکەم بەڵام ئەو زیندوو بوونەوە هێشتا ئەوەندە نییە هێشتا نیگەرانین ئەڵحان بۆ وێنە کورد نیگەرانی ئاڵوگۆڕەکانی داهاتووشە ئەحان لە ئێرانی هەر ڕووداوێ ڕوودا کورد زەرێر دەکات بۆ خاطر کە ئەو کارێکە دەبا بکرابە نەکراوە الحان لە منطقەی ئازەربایجانی بالفرض مەترسێکی یەکجار زۆر مالەسەرە مثلا شارەکانی وەکو مثلا بەشێکی زۆر لە شاری شارەکانی ئەطرافی مەهاباد و ئەشکەم ئازەربایجانی کورد نشین بوون مثلا سەڵماس ئەحان سەڵماس لەوانەیە سپینێ کورد نشین نەبێ وەکو میاندواو بەخشی مەهابادی بوو نیوەی مەهاباد دراوە بە میاندواو الحان میاندواو لە ئەشکەم هەمەکاری مەهابادی کارخانەی ئەشکەم خزمەتان پێترۆشیمی مەهاباد لە میاندواوەیە منداڵی ئەسکەم خەڵکی مەهابادێ منطقەی کوردنشین نابنەوەی ئیستیخدامی کەن کەمانکی لە ئیلامی ئەسکەم خزمەتان ئیسلام منطقەی خۆیەکان ئیستیخدام ناکەن دێخۆ منطقەی ئەگەر منطقەی سنە و بنیوەی سنە بەرەو سەر سەقز و مەهاباد و ئەسکەم ئەو منطقانە پیران شەروان ئەگەر کوردی سونیشن مسلمانی سونین خۆ منطقەی کرماشان مسلمانی شیعەشن ئیلام شیعەشن دی ئەوان ئەسکەم بۆ ناکری یعنی دژمناتێکە شتێکی تاریخیە ئەمە دەبێ ئەوانە بخوێنەوە ئەو مەترسیانە ئەمەگە بخوێنینەوە تەبەتەن دیار ئەسکەم خزمەتەن بە وشیاری سیاست دەکەین بەڵام مقتایکی ئاگا ئەوان نەخوێنەوە هەر ئەو زیانان دەکەین کە تاسا کردومان بەڵام هەروەک لە پرسیاری پێشوودا ئاماژەم پێکرد لە نەبوونی حیزبە سیاسیەکاندا و حضوری کەسانی وەکو ئێوە لە ناوخۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و تەنانەت لە ناوەندیش کۆماری ئیسلامی و پرسی کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان هەروە چەقبەستوو مایەوە و نەیتوانی پەرەبستێنی لە 40 ساڵی ڕابردوودا دەور و نەخشی کەسانی وەکو ئێوە کە کاری سیاسیتان کردووە ماونەتەوە لە ناوخۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بۆچی ئەو ئاڵوگۆڕیانە دروست نەبوون بە نیسبەت کورد تەنانەت نەکرا لە 40 ساڵی ڕابردوودا حیزبێک بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بێ و سەر هەڵبدا بەڵێ ئەسکەم خزمەتان ئەوڵەن ئەو سیاستەیە کە عەزم کردی دژمنایەتی بەدژی کورد ئەوە شتێکی لە 100 ساڵەیە حەدی ئەقەل 100 ساڵەیە ئەگەر زیاتری نەبێ کە پێم وایە زیاتریشە بۆی کە تۆ حسابی کە ئەسکەم بەشێکی زۆر لە کوردەکانی کە کۆچێنراون بۆ ئەفغانستان و بۆ خوراسان و بۆ شمال و بۆ لوبنان و ئەوانەش حتا لە زمانی ئەسکەم حکوومەتەکانی پێش لا پهلەویش کراون بەنابراین ئەو دژمنایەتێ لە مێژە هەیە شتێکە کە مێژوویە ئەوە یەک دوایەوە ئەسکەم لە زمانی ئێمە یەک سری ئەسکەم سوئی سابقانە بۆ ئێمە دروست کردووە فەرەکەم کۆماری کوردستان کە لە ئێران دروست بووە ئەسکەم زمانی قازی محەممەد پێشەوە قازی ئەوە بە عینوانی شتێکی تەزیێت هەڵبی لە قەڵەندراوە ئەمە نەمانتوانی و ئەسکەم لە ماوەی دەوری پهلەویدا و تا دەگاتە ئینقلابی 57 ئەوە پشۆینەوە دقت دەفەرمووی یعنی جەماعەتی ئەوانەیە کە دژایەتی بە کورد دەکەن و کورد بە عینوانی تەڵەب مەتحەرفی دەکەن ئەو کەسانی توندڕەوەکان کە تەبیەتن دیارە قادام دیان تێدا ئەمە نەمانتوانی وە بەرەنگاری ئەوان بینەوە بیشوێنەوە ئەوە یەک لە 40 ساڵی ڕابردووشدا ئەو ئیتفاقی کە ئەسکەم لە ساڵی 57 کرا لە ئەسکەم 58 ڕوویدا لە مردادی 58 بەولاوات بەڵێ مرداد بوو 26 مرداد بوو کەنجێ بوو ئەو شەڕەکە سازکرا ئەو شەڕش بۆ خۆی کە ئەو هێرشە کرا و ئەو تەبلیغاتی کە بەدعەلەی کورد کرا و فەرمانی ئەسکەم کوشتار درا و پۆتینەکان دەرمەهێن و بەنی سەد و ئەوانە بە ئاخەڵ کە کرا یەک شرایەتێک بۆ کورد دروستاوە کەمە لەو دەمیەوە خەریکین ئەو شرایەتە هێوەرکەینەوە بۆمان نابێتەوە دقت دەفەرمووی دەرزیم شتێکیش هەیە ئەمە خۆمان بەعام کورد ڕاستەکە دەوێت با گلێ لە دووبارە لە خۆمان بکەینەوە کاک ئێمە دوورە پەرێزین یەکگرتوونین نمونەتان بۆ دێنمەوە ئەمە لە تارانێ خۆ دەڵێن تاران 1.5 میلیۆن نەفەر جەمعیەتی هەیە یعنی گەورەترین شاری کوردنشینی ئێران دەڵێن تارانە ئەوە قسەیەکە کە هەموو کوردێکە ڕاستی دەکەم چونکی 1.5 میلیۆن نەفەر جەمعیەتی هیچ شاری کوردنشینمان نییە کە 1.5 میلیۆن نەفەر جەمعیەتی هەبێ کرماشان 1.5 میلیۆن نەفەر کولی ئۆستانەکەی ممکنە هەبێ بەڵام خودی شاری کرماشا وانە تاران بەتانێ 1.5 میلیۆن نەفەر کوردیدا ئێمە ئەسکەم خزمەتان چەند ساڵەوەی پێش هەوڵماندا کە بۆ شوڕای شار ئاغا 1.5 میلیۆن نەفەر ئەسکەم خەڵکی تارانێ کوردن دەبێت لە شوڕای شار نوێنەریان هەبیانە دێ هەوڵماندا ئەسکەم خزمەتان کە نوێنەر کۆکەینەوە ینی ڕای بدەین دەنگ بدەین ئەم دەنگماندا بە پێم ئەسکەم 20,000 30,000 دەنگماندا بە 200 دەماندەمان
دێ لە مەجموعی ئەزکەم 1.5 نەفەر کوردی ئێرانێ کوردی تارانێ 1000 خوردێک نەفەر بەشدار بوون کاکە تۆ بۆ گلەی لە چێ دەکەی لە حاڵێکە تۆ حسابی کە تورکەکە ئەڵحان ئەو ساڵیش پارەکە جواب هەموو ساڵە وایە 1 ساڵ قبل لە زۆرکە انتخاباتی شۆڕای شار بکرێ دقت دەفەرمووی چەندمان قبل لە زووی محەلە بە محەلە ڕێکخراوەی دەکەن تەواوی ئۆرگانەکان دەگرن وە خەڵکەکەش گوێ دەدەنە ئەرزکەم ڕاهبەرەکان یعنی ئەوانە دیوی فکریان هەیە تینگ تانکیان هەیە دقت دەفەرمووی و ئەو خەڵکە گوێیان دەدەنێ بەپێی ئەو قسەی ئەوان بەپێی فەرمانی ئەوان دەبزوونەوە ئەمە بەپێی فەرمانی خۆمان نابزوون داواش دەکەین ئەمە ئەرزم کردی بۆ ئەو انتخاباتی ئەرزکەم شۆڕای شاری تارانێ زۆر هەوڵدا تەبلیغاتی زۆرمان کرد بەڵام مەجموعاً 1000 خوردێک نەفەر بەشدار بوون لە 1.5 نەفەرەکە چی دەهات تۆ حسابی کە وەختایشی ئاوا بە هاوکاری جەمعیمان نییە و تەبیعەتەن دیارە ناتوانین ئەزکەم خزمەتان کارەکە بەجێ پێشی بەرەی یەکگرتووی کورد زۆر هەوڵیدا یعنی بەڕاستی ئەزکەم خۆمان هیلا کردەمە لەو چەند ساڵیدا باشە بەڵام حقیقەت ئەوەیە ئەزکەم خزمەتان زۆر پشت و پەنا یەک نەبووین هەم لە نێو خۆدا هەم لە دەور و بەرماندا ئەخر زۆر شت هەیە کە پیا باسی ناتوانێت باسی بکە دقت دەفەرمین ئەم پێم خۆشە گلەیەکان لە خۆمان بکەین بۆ خاتیەوەی کە من پێم وایە دەبێ عیب و ئیرادەکانی خۆمان بڵین قسە حەقەکان بکەین قسەی حەقی ڕەخە و من پێم وایە کە دۆستی کورد دۆستی ئێمە کەسانێکن کە عیبەکانمان دەڵێن ناوەی کە لە خۆڕات چەپە ڕێزامان دەکەن و پێمە هەڵ دەڵێن ئەوان اشتیباه دەکەن زۆر باشە دکتۆر ئەتۆ وەکو سەرۆکی بەرەی یەکگرتووی کورد تەنانەت وەکو بەرنامە و پرۆگرامی خۆشتان لەناو بەرەی یەکگرتووی کوردە باسی نەتەوەکانی تر ناکەین بەلوچ و تورک و ئەوانە تەنیا باسی کورد دەکەین پێتان وایە مافە نەتەوایەتیەکانی گەلی کورد کە تاکید دەکەمەوە مافە نەتەوایەتیەکانی گەلی کورد لە چوارچێوەی سیستمی کۆماری ئیسلامیدا دەستەبەر دەبێت پێم وانییە نەخێر بۆ پێم وانییە بۆ خاتی کە ئەوڵن ئەو ماهێتی ئەو سیستمە بەخاتی ئەو بە چەند دلیل یەکێک لەو ڕووداوەکانی ئەزکەم ساڵی 57 بەخاتیوی ئەوە یەک دەلایلیتی دوو سابقەی ئەزکەم خزمەتان دژایەتی لە نێوخۆ ئێراندا بە دژی کورد سابقەی توولانی تاریخی نەفقەت ئەزکەم ئازم کردی کۆماری ئیسلامی دانا لە زمانی پهلەویشداوە بۆ پێشویش هەروە بووە لە زمانی نادرشاشدا هەروە بوو دقەتمی دژایەتی کورد کراوە ئایا بەخاتی هەڵس و کەوتەکەی کورد بۆ کە والەی تۆڕە بوون هەر دەفعە کۆچاندویانە بۆ لایەکی دیکە خراپ کورد هەڵس و کەوتمان کردەوە یا ئەوەی کە چی بوو نازانم بەڵام دەبێت لێ پڵنەوە ئەمە دەڵێن دیوی فکرمان نییە ئەمە کاکە جەماعەت عەرز کردم ئەمن بارەها کتومە کورد زیاتر لەوەی کە پێویستی بە حیزب بێ پێویستی بە ناوەندێکی تێفکرین و فکر هەیە بە ناوەندێکی فکر ئەمە دەبێ ڕۆڵەکانی کە ڕاهاتوون لێهاتوون خوێندەوارن زانان ئەوان لە ناوەندێکیدا کە غەیری سیاسیش بێ حتا هێوەر هێدی کۆبکردنەوە ئەوانە بکرێن ڕێکخراوەیەک ببێتە تینگ تانکی کوردی ئەمە حال یەکدەنگ نین تۆ حسابی کە لە نێوخۆی تەوە لە دنیاشدا هیچ کەس نازانێت نە ڕێکخراوەی نەتەوە یەکگرتوەکان دەزانێت کورد چی دەوێت نه ئەرزکەم دەوڵەتانی دنیا دەزان بۆ خاطر کە 1000 دەنجی نەما تۆ حسابی کە کاکە جەماڵ شتێکت عەرزکەم ئەمە لەسەر هێمای نەتەوایەتی مەگە یەک نەتەوە نیەمە مەگە کوردین هەمومان کاکە یەک هێمای نەتەوایەتیمان دەبێت ئەویشمان نییە هەر کەسە شتێک هەڵدەدا کاکە ئەو گلیان لە خۆمان نەکەین ئەمە دەبێ ئەو گلیان لە خۆمان بکەین کاکە دەبێ و عیبان ڕاستکەینەوە ئەگەر ئەو عیبان ڕاست نەکەینەوە ئەمە ئامانجەکانمان ناپێچین بەرەی یەکگرتووی کوردستان سپێنیان بە باسیەوە دەکەین کە حیزبێکی دابەزێنی حیزبێکی باست کرد لە نێوخۆی وڵاتدا بەڵێ هەوڵ دەدەین هەر لە ئێستاوە دژایەتی یەک جار زۆرمان لەسەرە کاکە بۆ ئەوەی کە ئەو مەکەنەوە کارە بۆ نێکەم کاکە بۆ نێکەم ئەی کاکە ئەمەش خەڵکی ئێرانین ئەمەش مافمان هەیە بۆ ئەوانی دیکە هەیەە 4 نەفەر ئەزکەم خزمەتان حیزبێکیان 10 حیزبیان هەیە باوەڕ دەکەی 56 حیزبمان هەیە کەسێ 4 نەفەر زیاتر نین بۆ ئەمە ئەزکەم حیزبمان نەبێ ئاغا دەڵێن نیو نرکەی لێ دەنێن بەشداری ناکەن هەروەکو انتخاباتێکی عەزم کردی شۆڕای شار کە بەشداریان نەکرد هەروەکو یارمەتی بەرەی یەکگرتووی کوردیان نەدا جەماوەری کوردی عام هەروەکە بۆ خۆمان لێ نێو خۆماندا پێکەوە ساز نەبووین ئێستا شەرواین کاکە بوونە ئاغاجان ئەمە حیزبەکە ساز دەکەین هەوڵی بۆ دەدەین ئەوەی کە چمان پێ دەکەیت لێ هاتووی خۆمانە دروستە بەرامبەرمان دەڵێ ڕژد و هەموار ئەم ڕێگایە کوردی کۆڵ نەدەری
بۆ خەباتێکی درێژ خاین گرۆچینم دەوێت ئەمە ڕێگاکەمان ساف و هەموار نییە کاکە بەدبینی هەیە پێمان دەڵێن تەزیێت تەڵاب پێمان دەڵێن چی ناوچەکەمان دەڕوتێنەوە دەشی بن و مافی نادەن بەما دقت ئاوەکە دەبن زیێڕەکە دەبن نەفت و گازەکە دەبن شتێکیش نادەن بە خەڵکەکەی لە عقل دەکەم لە بێکاریان خۆ کوژێنەکە بەڵێ باش زۆر باشە ئێوە باستانەوە کرد کە مافە نەتەوایەتیەکان لە چوارچێوەی سیستمی کۆماری ئیسلامیدا سەر ناگرن و باوەڕتان کردی بە یەکێک بەخشە ماز دەخوا قسەکە بێن بۆ سەرەوەی دووشتم بۆ باس کرد یەکەوەی کە مێژووی ئەسکەم لەو منتەقەیدا بە دژی کورد ئەسکەم ڕێکخراوە یەک دوو ڕووداوهایەک لە ساڵی 57 ڕوویدا سی ئەوەی کە ئەمە لە نێو خۆی وڵاتی خۆماندا بۆ دەستە بەرنابێ لە نێو خۆدا ئێمە کوردەکان هاودەنگ نین یارمەتی دەرێکتر نین ئەوە نین نابێت بەڵێ بەجوانی ئەمەژت پێکرد بەڵام دێمەوە سەر ئەوە کە ئێوە دەڵێن دەمانەوێت حیزبێکی کوردی لە ڕۆژهەڵاتی کوردستان دامەزرێنین و کار بۆ ئەو مەسەلەیە دەکەن کە پرسە نەتەوایەتیەکان لەو چوارچێوەی و سیستمەدا دەستە بەرناکرێت کاری حیزبی سیاسی چ دەبێت هەوڵی بۆ دین دەخەت دەفەرمین هەوڵی بۆ دین واتە ئێوە دەتان هەوێت بە دامەزراندنی حیزب پرسی نەتەوایەتی بێن نەگۆڕێ طبیعەتەن ئەلبەتە پرسی نەتەوایەتی مافی ئەو خەڵکەیە استراتیژی و بەرنامەی داهاتووی ئەو حیزبە بۆ بەڕێوەچوونی بۆ بەشداری کورد لە پرسی سیاسیدا چۆن دەبێت هەرو قسانەیە کە کردم ئەرزم کردی سیاسەتی ئەو حیزبە دەبێتە هەوڵدان بۆ ئەوەی کە بەشداری بەڕێوەبەرایەتی وڵاتەکە بێت بەشدار بێ لە وڵات تەسمیم گیرەکەیدا مافی خەڵکەکەی دابی بکات کاسی بکاتەوە بڵا ئەوە داواکاری خەڵکەکەیە و داوای بکە و هەوڵی بۆ بدا دقت دەفەرمووی ئێمە ئەخر باسی مافی خەڵک فەقەت نەتەوایەتی نییە ئازادی شتێکەکە لە کۆمەلگا ئێراندا پێویستە خۆ ئێستاباتی بنەتەوەی کورد فەقەت نەداوە با هەموو نەتەوە نەداوە ئەوە شتێکی عامە دقت دەفەرمووی گەشەی ئابووری گەشەی ڕێگەوبان ئەسکەم بۆ لە منتەقەی کوردستانی خەڵدەسێن بۆ کۆڵبەری بۆ کۆڵبەری دەکەن بۆ خاتی کە کاکە کارخانە نییە کاری لێ بکەن ناوەندێکی بۆ ئۆبەرهێنان نییە کە کاری لێ بکەن ئەوە حیزب دەبێ ئەوانە دابین بکە ئەلاوە بەرویستی زمانی کوردی ئەلاوە بەروێکی ویستی ئاغا مافی مادەی 15 قانون ئاساسی زمانی نەتەوەکان دەبێ پێی بخوێندی و دەست بدرێت لە دانیشگا و لە مەدرسە دێوە یەکێ هەوڵەکانی ئێمە ئەوە مافی نەتەوایەتیە ماف نییە مەگەر مافی نەتەوایەتیە مافی نەتەوایەتی هەمیشە زەق نییە ئێمە زای چۆنە مافەکە زەق دەکەینەوە زۆر جاران ئێنی ئەگەر مختارێک ئێمە بتوانین بە نەرمونیانی ڕاستیەکە دەوەیە ئەمە زبرین زبر تو بۆ خۆت دەزانی لە فەزای مەجازی دە تەماشایکە چیها ئەزکەم شەڕ جنێ و دەکرێت ئێمە لە باتی وەی کە مەسەڵەن تۆ دەنجی ئەوانەیە کە خاوەنی بیرن لە نێو فەزای مەجازیدا لە ئینستاگرام فەیسبوک ئەزکەم تویتەر و ئەوانی دیکەدا چەندەیە ئایا دەنجی ئەوان زۆرتەیە دەنجی ئەوانێکە شەڕەجنێ و دەکەن تێقەت دەفەرمووی ئێمە زمان زبرین ئەوە خراپە دەبێت ئەسکە مقدارێک سیاست بکەین سیاستیش کاکە بە تووڕەیی ناکرێت بە پێکەنین دەکرێت تو حسابی کە ئاغای محەممەد جەوادی زەریف مەسەلەن سیاست دەکات باشە خەریکە پێ دەکەنیە جولیە تەواوی دنیا وایە چێرچلی جواب بوو هەموو کەس وایە ئەمە لە خۆڕێن بوو ئەوە سێشتێکی داواکارێکی ئاوا بە حەق بە تووڕەیی باسی دەکەین بە نەرمونیانی باسی بکەین کاکە خەڵک بە لۆکە سەر دەبڕێ من ناتوانین مافی ڕەوای خۆمان بە زمانێکی سیاسی وەربگرین بە هاودەنجی وەری بگرین ئێوەکو بەرەی یەکگرتووی کورد و لە داهاتووشدا وەکو حیزبێکی کوردی ئەگەر توانیتان حیزبێک ڕابگەێنن پێشنیار بۆ کاربەدەستانی تاران دەکەن کە بە کۆماری ئیسلامی کە کورد وەکو باشووری کوردستان ناوچەی خۆی بەڕێوە ببە و حکوومەتێکی ناوچەی لە ڕۆژهەڵاتی کوردستان دروست بێ بۆ بەڕێوەبردننی ناوچەکەی خۆی ئایا ئێوە هەمچین شتێکتان پێبوونجاو نییە لەنێو ئەو پرسیارەشدا یەک بابەت دەخەمە دیێنمە بەرباس ئێمە دروشمی سەرەکی بەشی زۆری حیزبەکانمان لە خودمختاریەوە گۆڕدراوە بۆ فدرالیزم ئێمە هەندێک لە حیزبەکانی دیکەشمان بابەتی سەربەخۆی خوازی وەکو دروشمی سەرەکیانە ئەگەر ئێوە ئەو بابەتانە دەگەڵ کۆماری ئیسلامی بخەنە بەرباس کە حیزبە کوردیەکان لە دەرەوە داوای فدرالیزم و داوای سەربەخۆی دەکەن ئێوە وەکو استراتیژ وەکو بەرەیە گرتووی کورد وەکو حیزبێک لە ناوخۆ داوای چ جۆرە سیستمێک بۆ کورد لە ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن قسێکی زۆر جوانە ئەسکەم خزمەتە ئەم پێم وایە
اولا لزمانی پهلویشدا لزمانی رضا شاهدا قانون ایالت و ولایت هبو بۆچی بۆ خاطیەوەی کە ئەزکەم هەر ناوچەیەک بۆ خۆی بڕێوەی بەرێ بەخاطر زانیاری هەیە بەفەرزان کابرایەکی عەرەب بینێ منتەقەی مەهاباد و سەردەشت و بۆکان و ئەزکەم کرماشان سنا بیهێنێ ئەزکەم لە زمانی خەڵکی حاڵی نێ فەرهەنگەکەی نازانێ خۆ بۆ دەبێ ئەو بێت حکومەت بکا لەوێ تخدف بيت أستاندار بونا بكابري كرد بيك أو تو اشتغل على السكن من دون شيء قصكاني زيبا كلام إيش لا في مكانك يكسعت اسكندرية هي جند دائبي دوزار تمشاكلت يكسعت إيش دي كود جرين تريم مترسي وهرشا بوسر إيراني أو باصي اسكن كومار إسلامي ناكتمشي أو دي كود كبومن أو أولويات إيران دەیکوت گەرینترین هەڕەشە بۆ ئێرانێ ئەوەیە کە ئەزکەم خزمەتان داواکاریەکانی زۆر ساکردە و ساکاری نەتپێکاتەکانی نەتەوەیەتی دابین نەکراوە ئەو دەیکوت هەڕەشەی زمانی ساڵی 57 بۆ سەر ئەزکەم ئێرانێ ئەوە بوو کە کوردی دەیکوت کورد و حیزبی دموکرات و کۆمەڵ دەیکوت هەڕەشە بوون کەچی هەڕەشەش نەبوون ئەوان داوای ئەزکەم خودموختاری ئەینی دموکراسی بۆ ئێرانیان دەکرد دقت فهمووی شعارێکی کە کوردی دا شعارێکی زۆر پێشکەوتوانە بوو پێشکەوتوتر لە بەشەکانی دیکە ئێرانێ بوو دموکراسی بۆ ئێرانێ خودموختاریش بۆ کوردستان نەفەقەت بۆ کوردستان بۆ بەلوچستانیش بۆ قسمەتی عەرەبستانیش بۆ ئەسکەم بەشەکانی دیکەی ئازەریەکانیش هەغا زمانی خۆیەتی بە زمانی خۆی دەست بدا بەڕێوەبەرایەتی بۆ خۆی بیکات نەزارەت بکات بەسەر بودجەی مەرکەزی وڵاتەکەیدا ئەوە شتێکە کە داوای ئەڵبەتە دەکرێەوە حەقە ئەو وەزیفەیە يعني وظيفه هر حزبك او بنفع ايراني اگر او كسان ديانوي ايران بميتوا عربك بقولي اغاي زيبا كلام قولتني هرشه بو ايراني اويك اوانا بدينهات اگر اوان يكون اوي بو خيشاري بو يدك يكون اگر اوانا تشار سبكتين هرشه كان كم دبنوا خلق بو خورازكم ايران دابته بالفرض وقتها شيء ما فكي دابين دكري اما بارها عزكم خدمتان دقل بخم شوم دقل وزاره كشور دقل برسترين عزكم بلا برسترين مقامات قسم كردو دقل يعني دقل دوستان ديكش هاو بيكو سيسوانا فريتشوين اما يمكن تو كاكتو انقول ما بستان شيء اگر تاني بيشي وين ايران دابش كان تزيي كان اخ اما خبر بمج عملي حالي من ديار بدي تمدين والله بوتان شلون دكاين وكو بردي درين او اما ناقد بيتان خوشه وحدت بي او وحدتنا تو كاكا كابي كل دقي دي كوجي زو اعدامي دكي كولبر كاري بو سازناكي هیچ شيء غزني قلت معلومه خليكي لي جواد مزبوي دكي كلام جذابته ممكن ما معمولات اويا بارها واقعا مشكوك دبن بوي ام بيم كاك مأموريت اويا اگر اويا بمج بغنا مجال مجدام دين اگرنا مأموريت اونيه باسي وحده دكين باسي يقتوي ايران دكين اما بارها حتى بيم كاك كومال اسلامي تشن دجماتم دقليه كومال اسلام با 500 سال ديك حكومتك اما بشرتي او دعوا كارني خلق صالي 50 داوان دكت ازادي بو زنداني سياسي نبي ما في اسكم بيكات كان بي عداله اجتماعيه هبي قشي ابوري هبي فساد نمني او انا هبه با 500 سال ديك كومال اسلامي بردوام بي متكار وڵامی ئەوان بۆ ئێوە چ بوو بۆ ئەو قسانەی کە ئێوە دەگەڵ ئەوان دەتان کرد کاکە سیاسەتێکی ئەوە قەتعی پێ بڵێم کاکە جەماڵ مطمئنن ئەوانەی کە لە دەسەڵاتدان زۆر لە منو جەنابەت باش دەزانن کە ئەو ڕێبازە بەرەو ئەو خەتە دەڕوا ئەوەی زۆر باشتر دەزانن بەڵام بۆ نایکەن بۆ خۆیان دەزانن بەرەو شۆ دەڕوا پێم وایە بە زۆر ناکری اما بزور كمان ناكي اما دبي حاول بدين عقلانيتك ساز بي اگر بيمان كري اگر بيش ما نكايدو الكي تاريخي خمان بجي هنا اما لتسلسالي رابردودا وتوكو حزبي سياسي توكو كسايتي كان هميشه بنيتك خير هاتوينه ميدان اگر باسي حزب كم بكم داوای گفتوگۆیان کردو هەوڵیان داوە پرسی کورد بە شێوەی گفتوگۆ و دیالۆگ چارەسەر بکرێ ئێوە لەناو خۆسەردانی بەرپرسانی باڵاتان کردو و گفتوگۆتان لەگەڵ کردو واتە هیچ کاتێک شەڕ لەلایەن کوردەوە ڕانەگەێنراوە لە دژی کۆماری ئیسلامی لە کاتێکدا هەمیشە کۆماری ئیسلامی کوشتن و گرتن و عەدام و سێدارە بەردەوام بۆ لە ساڵی ڕابردوودا باشە بۆ وەڵامی کۆماری ئیسلامی بۆ کورد ئەوەیە خۆ ئەوەی کە جەناب دەحان وا دەڵێ ئەم پێما بەشی لە واقعیەتەکەیە بەشی لە حەقیقەتە واژ نییە کە ئەسکەم ئەوان لەبەرە ئەسکەم دەستیان بە هەموو کارێک کردبێ نا ئێمە هیندێک ئەسکەم سیاسی غڵەتمان هەبوو کاکە تۆ حسابی کە ئاحەن لە ئەوایلی انقلابێدا کوردستان بوو بۆ ناوەندی ئەسکەم خزمەتان هێزهای چەپ و مسلح و کەوانێک کە دژی ئەسکەم ئەو تەفەکورە بوون دژی ئەو ڕووداوە بوون لە ئێرانێ واقعیت ئەوەیە مجاهدین خەڵق
سازمانی فەدایەنی خەڵک حیزبی توودە هەموو لە منطقەی ئێمە ئەزکەم ناوەندیان هەبوو چەکدار بوون دقت دەفەرموون ئەوانە هەمویان دژی ئەزکەم ئەو ڕووداوە بوون ئینی ئەمە ئەز دەکەم کە دژی ڕووداوە بوون بۆ مەسەرەکە ئەمن بڕوام ئەوەیە ینی خوێنەوەم بۆ ئەو قزیە ئەوەیە کەم پێم وایە ئینقلابی ساڵی 1359 یا هەڵ ڕووداوەش کە لە ئەفغانستان ڕوویدا نور محەممەد تەرکیوان هاتمە سەرکار ئەوە ڕووداوێک نەبوو کە بە هەڵکەوت و اتفاقی ڕوویدابێ نەخێر ئەوە سیاستێکی نێونەتەوایەتی درێژخایە لە پیش بوو ئەمە دەبای ئەومان بخوێن بایەوە ئەمە دەبێت بمانزانی باە کە ئاغا ئەو شتە مەسەڵەن زستان 6 مانگ دەخایەن 3 مانگ دەخایەنێ ئەتو ناتوانین بڵێ ئاغا زستان دەبێت سبێنێتەوەوی وا نابێ دقت فەرمووی ئەمە خوێندنەوەمان لە ئەساسدا غەڵەت بوو بە ئەساسی و عەزم کردی ئەوەڵەکەش کە هێندێک کاری هەڵەمان کرد ئەو کارە هەڵانە بوو بە ئەسکەم نێوان ناخۆشی ئەو ناڵێ مەسکەم خزمەتان هێرشیان بەڵێ هێرشیان کرد هەم بۆ منطقەی کوردستان کوشتاری کرا ئەما شتێکت پێ مەحان نمونەکی دیکەت بۆ دێنمەوە بە ئەمە ئەسکەم لە مەهابادێ ساڵی عروست بیستۆنە لە مەهاباد ساڵی عروس لە مەهاباد ساڵی عروس معروفە ئەسڵ لە منطقەی کوردستاناتێ ئەمن بخۆم باسی مەهابادیم لە منداڵیەوە بیستومە یان ساڵی عروسان ساڵی عروسان ئەسکەم جەمعیەتی مەهابادێ 9000 نەفەر بوو ژن و منداڵ و پیر و جوان 9000 نەفەر جەمعیەتی هەبوو ڕووسەکان 7000 نەفەر لە کوچە کۆڵان زیان دەهەڵدەدڕن 7000 نەفەر لە کوردی مەهابادێک دانیشتوانی خەڵکی مەهابادێ لە 9000 نەفەرەکەی دەکوژن بە فەجیعەترین شەرایەت بۆ هاتو هەجنێ بە ڕووسەکان دەبڵ ئاغا ڕووسەکان کوشتێن کاکە وان نییە ئیشتیبامان کردەمە ئیشتیباکەمان چ بوو ئیشتیباکەمانەوە بوو ئەمە کورد بووین باش ئەو هیچ بەخشە مسلمان بووین مسلمانی سونی بووین ئەمە دژایەتیمان دەگە ڕووسەکە هەبوو کە مەسیحی و کاتۆلیکن یا پرۆستان یاچن پەیوەندیمان دۆسایەتیمان دەگە عوسمانی هەبوو ئەمە لە عوسمانی ئەسکەم پشتیوانیمان کرد بە دژی تا حاڵەکە شەڕی بینی ڕووس عوسمانی بوو مە دەگەڵ دوژمنەکەی رووسیا متحد بووین بەر عەلەیهی ئەوان خۆ معلومە ئەوان ئەمە بە دوژمنە حساب دەکەن کوشتاریان کردین تێخەت دەفەرمووی ئێوە ئەوتووە حساب ئاوایەکی بەحساب بکەیت ئەمن لەوێ ڕۆژێەوە کە ڕووسەکان دەستیان کرد بە کوشتاری کوردست خەڵکی مەهابادی و حسابی ناکەم لە ڕۆژهایەکی پێشویەوە کە ئەو شرایەتە فراهم بوو ئەمن یەکێک لە ڕەهبەرانی ئەحزابی فعلی کوردستانیە مەطلەبێکی هەیە 5-6 سەفحەشە ڕازی بەسکەم خزمەتان شەڕی کوردستانی ئەو حملەی فەرمانی حملێ بۆ کوردستانی ئەسکەن نووسراوە لەو مەقالەیدا کە 6-7 سەفحەیە باسی پێش لە شەڕەکەی ناکە باسی دوای ڕوودانی شەڕەکە دەکات ئاغا ئەوەندەمان لێ کوژە ئاوایان کرد ئاوایان کوشت ئەوە کرا بەڵێ ڕاستە هەم ئەوانە کراوە لە شەری بیلە ئەمە بۆ ئەوە کرا وەکو قەزێکی مەهابادی بۆ 7000 نەفەر لە 9000 نەفەر خەڵکی ساڵای کوشتارکران لە نێو کوچان دەستجێ هەڵدەدڕین ژن و منداڵ دقت دەفەرمودیان کوشتن منداڵیشیان نەهێشت بۆ خاطر کە تۆ لەوێ شتێکت کردووە هەڵبیت خۆت بە ئاوای شرایەتەکەت خۆڵقاندووە ئەڵحان شتێکی دیکە عەرز دەکەم ئەمە لە باکوور دەڵێ ئیشارە ناکەین وەلی بەعض شتێک بێشارەکە هێویش کوردستانە خوشتێک نییە باکوور ئەمە گلەیمان لە عوسمانی هەیە گلەیمان لە ئەردۆغان هەیە گلەیمان لە ئاتاتۆرک هەیە ئەی کاکە سپای حەمیدیە کورد بوون تۆ بۆ خۆ یارمەتی ئاتاتۆرک کرداوە ئەوێ داگیر بکە کاکە شتێکی کە عەرز بکەم ئاناتۆلی کە هەم پێ دەڵێن ئانادۆلی خۆ نەیدەتوانی ئەسکەم بیگرێ ئالپ ئەرسەلان نەیدەتوانی بیگرێ زۆری هەوڵدا نەیتوانی بیگرێت لە مەقابل ئوروپایەکان دەکەوتمی مەسیحەکان لەوێ ئەسکەم بەڵێک بوون کورد یارمەتیدان کورد بۆی گرتن دێت وەختایکی ئاناتۆلی ئەسکەم بۆ خۆت گرتوتە داوتە بە تورکی عوسمانی بە سەلجوقی داوە دوای بۆ گلەی دەکەی ئەخە معلومە تۆ ئەوەی دەبخوێنیەوە باش ئەگەر کورد لە باکوور گلەی لە ئەردۆغان هەیە گلەی لە ئاتاتورکیا وەکو سیستم وەکو دەسەڵات ئایا کورد لە ڕۆژهەڵاتی کوردستانی ژەم گلەی لە کاربەدەستانی کۆماری ئیسلامی هەیە معمولا ئەمە گلەیمان زۆرە لە کۆماری ئیسلامی یەکجار گلەیمان زۆرە حقیقەت ئەوەیە بەعەداڵت نەبزوتنەوە بە عیوانی هاوڵاتی نەیان دیتون وەک دوژمن تەمەشایان کردوون هەڵخانیش کاکە خۆحان بە قەولی جەناب دەستکەم خۆ دوای شەڕەکەی لە ئەوایلین خلاف کراوە خۆ تەواو چیری کە نەکراوە خۆ هەموو جارێک کورد دەنجی داوە بە ئینتخابات بەشداری کردو لە هەموو هەڵبژاردنەکاندا دەیت چی بکرد لە وەزارەتە چی بکرد ترسەلەتیەوە دەگرێت و ترسەلەتیەوە سەرچاوە دەگرێت کە کەسێکی وەکو زیباکە لەم باسی دەکات دەڵێ ڕژیمی کۆماری ئیسلامی دەمێنێ ئێران لەبەر یەکەڵدەوەشێ لەبەرەوەی کە کورد لەو سەردەمەی ئێستادا ناهێوێت لەگەڵ ئێران بمێنێتەوە ئەز کەم خزمەتان ئەو ترسە بەحسێکی زۆر قوڵە
دقت دەفەرمووی بەحسێکی قوڵە تاریخیە ئەم پێم وایە ئەزکەم دەتوانم زۆر شت باس بکەم بەڵام حقیقەتەوە چونکە ناقیسە باسی ناکەم معمولە قسەی ئاوا دەبێ ئەگەر توی دانیشتی تا ئاخرەکەی بڕۆی بەحسێکی مفەسەل ئەو قەزی عەزم کردی بەحسێکی تاریخیە یعنی ئەوە فقط دژمناتی کۆماری ئیسلامی نییە دەگەڵ کورد دژمناتی پەهلەویش بوو دەگەڵ کورد پێوی حتا عەزم باسی نادرشاشم بۆ کردی ئەوانە ڕووداوهایەکی تاریخین لە زمانی حدا دەتوانم بڵێم ئەسکەم لە زمانی کوروشەوە دەتوانم بەڵام باسی بکەم کە ئەو دمی کوردایی کرد لە دکتۆر لەلایەنی مێژووەکەی گەڕێ چونکەوان ئێستا بۆ قەناعەتە گەیشتون کە ئەگەر ئاڵوگۆڕیە گڕوو بدا کورد بە نمونە دێهێنەوە قسەی ئێمە نیە قسەی خۆیانە دەڵێن کورد لە چوارچێوەی ئێراندا نامێنێتەوە ئەو ترسەی ئەوان لە چیەوە سەرچاوە دەگرێت ئەو ترسێ ئەوان ئۆڵا ئەوان ڕاستەکە ناڵن فقط کورد هەموو بەسەراحەت دەڵێن عەرەبی خوزستانی مطلقاً لە ئێراندا نامێنێتەوە سیستان و بەلوچستان نامێنێتەوە ئازەری حتا باسی دەکەن ئەوە قسەی عەزم کردی ئاغای پێتاوانیە پرسینەتەوەیەتی لە 40 ساڵی ڕابردوودا لە ڕۆژهەڵاتی کوردستان زۆر گڕوتینی بەخۆیەوە بیندراوە کە ئەوان لەوە دەترسن بەتایبەتی ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچە دروست بووە لە باشووری کوردستان لە ڕۆژاوی کوردستان لە ئەگەری هەر ئاڵوگۆڕیەک کورد لە داهاتووی ئێران داوای چ جۆرە سیستمێک دەکات حیزبەکانی ئێمە داوای فێدرالیزم دەکەن بەشێک لە حیزبەکان داوای سەربەخۆیی دەکەن پێ دوایە لە دوای هەر ئاڵوگۆڕیەک ڕفراندۆمێک پێویستە بۆ ڕۆژهەڵاتی کوردستان کە خۆی ساختاتەوە لە چوارچێوەی چ سیستمێکدا بمێنێتەوە ئەرزکەم خزمەتان دەوەیدا کە بزوتنەوەی کوردی ناسیۆنالیزمی کوردی شوناسخوازی کوردی گەشەی سندووە یەک ئەسنشکی تێدانیە ئەزم کردی ئەوائل زمانی قازی محەممەد ئەمە لە منتەقەی فقط مکریان بووین تا سەقز بە زۆر دەڕۆیشتین لە ئینقلابی 50 ئەسکەم سنەشتەوە گلا تا کرماشان ڕۆیشتین بەڵام ئێستا ئەسکەم خزمەتان دوای چین ساڵ لە دوورترین ئەسکەم شارودیەکانی ئیلام و تاماکۆوە هەموو ئەسکەم هەستی کوردایەتیان بزوتووە و گەشەی کردووە ئەوە دیارەوە واقعیتێکە فقط ئیمەنیە آخر ئەو فقط ئەی کوردەکەی وانە ئەڵحان تورک لەمە زۆر بەوانێکترن بە گرۆتینترن لەسەر نەتە حەسینەتەواتی خواندی تە چهای دەکەن چکار هەیە دەکەن و دەرزیم شتێکی دیکەش ئەوان بە پێچەوانەی ئێمە دەسەڵاتی سیاسی و ئابووری و ئەسکەم نظامیشیان بەدەستەوەی ئەمە ئەوەشمان بەدەستەوە نییە دقت دەفەرمووی ئەڵحان ئەسکەم خزمەتان عەرەبی خوزستانی زۆر زمانی شێخ خەز عەلی ئاگاترن لە حاڵی هەستینەتەوایەتیەوە یعنی فقط کورد نییە وایە ئەو هەستەی کە ئەڵحان لە ناوەندی ئێرانی هەیە هەستێکی مخربە ئەوانە واقعاً ئەم پێم مەشکوکم بەڕاستی بەو حرەکەتەیە پێم وایە ئەو هەستە ئەسەن پێی خۆ دەیەوێ بیشوێنی زمینە سازی ئەوە دەکەنی فیزیکەن وایە هەر ئیستدلالی کە مەشاکل لە هەر ڕوانگەیەکی بیبینی ئەو حرەکەتەیە کە دەکرێ ئەڵحان زمینە سازی ئەوەیە کە ئێران پشێوێنی دقت دەفەرمووی حەزم کردیەوە بۆ خۆم دەگەڵ مەسئولی وەزارەتی کشور قسەم کردووە کاکە ئەو سیاسەی ئێوە خەریکن بەڕێوەی دەبن دقیقاً تەجزیە ئێرانیە تۆ خەڵک مەجبور دەکەی لە ئێران جودا بێتەوە بە قەولی ئاغای ئەزکەم زیبا کەلام ئەوە دەبێت شەرایەتێک بێتە پێش عەقلانە دەبێت ئەمن ئەو عەقلانەتر نابینم باوەڕت بۆ هەیە دەبێت بۆمانەوە لە چوارچێوەی ئێراندا لە داهاتوو بگەڕێەوە بۆ وەرگرتنی ڕای خەڵک ڕێفراندۆم بەڕێوە بچێ البته لە هەر شرایطێکیدا دەبێت دەنجی خەڵک بەحساب بێ لە هەر شرایطێکیدا وایە دقت دەفەرمووی وەلی ئەو مەسەلە زای چۆنە پێوەست نییە فقط بە ڕۆژهەڵات مەسەلەی کورد مەسەلێکی نێونەتەوایەتیە مەسەلەی ئەسکەم تاریخی هەم بۆ لە کوردستانی ئەسکەم عێراقەوە تا فەرموو ئەو ڕووداوان ڕوویدا مەگەر لەوێت چیان داوا کردبوو مەگەر ڕێفراندۆم نەکرا بەڵام ئەو شرایطیان بۆ هێنانە پێشێ ئەو ناکۆشییان لەوێ ساز کرد ئەوەیە کە زای چۆنە هەندێک کار قەرار وانێ لە وەختی ناخۆیدا بکرێ وەختەکەی دێ بۆ وەختی خۆی بکرێ کارێکی شرایطێک پێش دێ کە ئەسەن بە تۆری کولی خۆی حکوومەتەکانی منتەقە بۆ خۆیان ڕای دەدەن ئاغا دەبێ ئەو منتەقانە ئەسکەم ببێتە خۆت مختار یا ببێتە یەک واحد دووبارە پێکەوە بچێنەوە ئەڵحان مەسەن تۆ عەزم کردی چوار بەشی کوردستان کراوەتە چوار بەش لەو منتەقەیدا فقط جا کوردی ئازەربایجان لێگەڕێ کوردی کڕاستەندار لێگەڕێ قەزاقستان و جاگە ئەرمەنستان و جگەهای دیکە لێگەڕێ کوردستان وانە ئەوە هیچ باشە هەل ئەو منتەقەیدا چوار دەرە بەشی کوردمان هەیە کە تەواوی نەزانێ چل تا 50 میلیۆن نەفەر کوردن باشە دابەش کراون ئەمن پێم وایە شەرایطێکی نێونەتەوایەتی بینەمەلەلی وا دێتە گۆڕێ کە سبەی تەکلیفیان ڕۆشن بکاتەوە کە ئاوا نابێ ئەوە نابێت بمێنێت ئەوە دێتە پێشێ بەڵام نابێت پەلە بکرێت دقت دەفەرمووی حەزم کردی زمانێکی حکوومەت ئێرانی بخۆی بەو قەنعاتە دەگا کاغا دەبێ ئەو مافە بدرێ ئەوە بەدەویەتە کە دەگەڵ ئەو مافە
دژایەتی کراوە بەدەویەتەوە ئەمن بە بەدەویەت نێوی دەبم دژمناتی فقط نا ئەنی عقلانێتێکی زەعیف تێدایە کە ئەوانە لەگەڵ مافێکی ڕەوای ئینسان مەسەڵەن دینی ئیسلامێ باسی عەداڵەتی ئینسانی دەکات ئەو کوا عەداڵەتی ئینسانیەوە تۆ دینەکەی من قبول نییە زمانەکەت قبول نییە مافەکەی مت قبول نیە دەوە نابێ براتی پێک نایە ئاوا خۆ لە ئەگەری هەر گۆڕانکاریەک پرسیاری پێشوو دێنمەوە گۆڕێ ئێوە وەکو خۆتان وەکو کەسایەتێکی سیاسی هەموو وەکو بەرە یەکگرتووت ئەگەر وەکو حیزبێکی سیاسیش بتانەوەی کار بکەن ڕژیمی کۆماری ئیسلامی نەماوە و ئاڵوگۆڕی هاتوۆتە ئاراوە و حیزبەکان گەڕاونەتەوە ناوخۆی ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە باوەڕتان بە چ جۆرە سیستمێکە بۆ داهاتووی ئێران ئەو بەو تەرتیبێکە دەزانا بدەڵێ ئێوەڵەن زۆر چاوەڕۆن نەکراوە بۆچی بۆ خاتیوی کە بەداخەوە لە ئێرانێ حتا هێز کولی نەتەفەقەت کورد ئەو کورد کە یەکنین هیچ فارسی یەک نییە ئەوان دیکەش یەکنین یعنی ئاڵۆزیەکی یەکجار هەیە یعنی مەترسیەکی یەکجار گەورە هەیە ئەمن بۆ خۆم پێم وایە یعنی ئەو هەستەم هەیە ئەمن ئەسڵن ڕازی نیم بەوەی کە ئەرکەم ئێران هەم پشێوێ ئەسڵن واقعاً ڕازی نیم چون بۆچی بەڕاستی مەترسی هەیە مەترسی لە کوشتارێکی وەسیع هەیە مەترسی لەوەی هەیە ئەوانەیە کە دێن چ دەکەن الحان ثباتێک هەیە حان ئەمنیەتێک هەیە دیقەت دەفەرمووی هەشتێک هەیە بەش ئەوەندە دموکراسی هەیە کە ئەمن حان لەگەڵ جەناب داعشم قسە دەکەم و بخۆی مهمە کاکە وانییە بڵێ دموکراسی نییە تۆ حسابی کە لە زمانی شای ئەمن دەگەڵ براکەم نەتوانی دوو کەلمە قسە بکەم لە ترسی ساواک براک خۆم دوو ساڵ لە من گەورەترە نەمدەوێت لەگەڵی قسە بکەم لە ماڵە خۆمە نەمدەوێت قسە بکەم بەڵام حان دەگەڵ جەناب قسە دەکەم من باسی مەسائلی سیاسی دەکەم ئەوە بۆ خۆی پێشرەفتە کاکە دێن ئازادی سیاسی هەیە بەڵێ ئەوە هەیە بەشێک ئەو ئازادی سیاسیش ممکنە ئیلزامەن لە ئەو ڕووداوانە و لەو حاکمیەتەوە نەبێ یعنی کۆمەلگای جیهانی بەشەریەت تەغییری کردووە جا بۆی عەرز دەکەم ئەو شەرایەتێک ئەڵحان لە دەرەوە هەم باز دەکرێت و حسابی هەیە ئەنواع قسام هێزی دەرەوەی هەیە باشە کە مدعی حکوومەتی ئێرانێ حکوومەتی داهاتوو حسابی چ مەسەڵ دانا بیان هەیە بەچاو شێهان بە بڕوای تو ئەرزکەم ئەوانە دەتوانن ئەو شتێک کە دەمەوێت هیچ ئەلتەرناتیڤێک نییە بۆ داهاتوو بۆ بەڕێوەبردنی ئێران کەواتە ئێوە باوەڕتان بەوەیە کە دەبێت ڕژیمە لەسەر کار بمێنێ و لە چوارچێوەی ئەو ڕژیمەدا مافەنێتەوەیەتەکان دەستەبەر بکرێن دقیقاً چون غیرز ئەوە بێ تۆ زەرەر دەکەیت تووشی کێشە دەبی بۆ جێبەجێ نابێ بە مەبەستەکەت ناگەی ئەڵحان کۆتاترین ئەسکەم ڕێگەت لە ڕاضیە دەڵازکەم قەزیە حیمارە کۆتاترین مەودا بین دوو نقطە خەتی مستەقیمە دقت دەفەرمووی ئەڵحان ئاوای لێ هاتووە واتە ئێوە خۆتان لە بەرەی ئیسلاحەتدا دەبینن پێتان وایە بەڕی فۆرم دەکرێت کارێکان بکرێت زانیت چۆنە ئیسلاحاتەکە بەدناو بووە ئیسلاحات لە تەواوی دنیادا ڕێفۆرمیزم دقت دەفەرمووی ئەوە لە تەواوی دنیادا بووە تلاش بۆ کراوە ئینقلاب هەیە ڕێفۆرمیزم هەیە زۆر جگای دنیا ئەسەن فرانسەش ئەحان خەریکە دەگۆڕێ ئینگلیس خەریکە دەگۆڕێ تەواو دنیا خەریکە دەگۆڕێ و ڕێفۆرمە دقت دەفەرمووی ئەو گۆڕانە فەرق دەکات لە ئێران ئیسلاحاتی بەدناو کراوە چەند دقەیەکمان ماوە ئەوە بەرپرسایەتی هەڵناگرێ وەکو ئێوە کە دەڵێن پرسی کورد لە چوارچێوەی کۆماری ئیسلامیدا دەمێنێتەوە و هیچ ئەلتەرناتیڤێک نییە بۆ داهاتوو وەکو خۆتان مەسئولیەتی و قسەی چۆن هەڵدەگرن بینێ ئەو ڕخنەی لە ئێوە ناگیرێت کە کەسانی وەکو ئێوە کە داوای حیزبێکی کوردی بۆ ڕۆژهەڵاتی کوردستان دەکەن یارمەتی دەرن بۆ مانەوەی ئەو ڕژیمە بۆی لەسەر کار بمێنێ ئەوڵەن ئەو شتێک ئەزکەم ئەو حیزبەیەکەمە دروستەکەی حیزبی کوردی نییە حیزبێکە بۆ سەراسەر ئەمە عەزم کردی ئێمە خاوەنی ئەو وڵاتین بەنابەر ئێمە حیزبی کوردی ساز ناکەن کە فەقەت مەربوط بە کوردستان بێ نە دروستە تەمەرکوزمان دروستە بەڕێوەبەرانی هەموو کوردن بەشیکردنەوە دەرسەی شای زیاتریش هەموو بن بەڵام فقط داوای مافەکانی کوردی چون بە تاقتەی ئەو جێبەجێ نابێ یعنی ئەمە مەجموعەیەکین پێکەوە ئەگەر ئەو مەجموعەیە ئەزکەم بەعام گۆڕانکاری تێدا بەدینەیەت بەشێکی جێبەجێ ناکشی دقت دەفەرمووی ئێمە ئەوڵان عەزم کردی یەک ئەوەی کە خاوەنی ئەو وڵاتین سیاحەبی مافین بەنابەین باسی مدیریت دەکەین ئێمە باسی حیزبێکی فقط ناوچەیی ناکەین ئەوە یەک ئەمە ئێرانین لە ئێراندا دەژین و تا زمانێکی لەو چوارچێوەی داهین بەپێی ئەو چوارچێ بۆ ئەو چوارچێوە کار دەکەین لەو چوارچێوەیدا کار دەکەین ئەوە یەک دوو ئەوەی کە ئەزکەم خزمەتان بەشی دووەمەکەی دەکە دەفەرمووی لە ئەگەری هەڕوودانێکدا نە باسی وە دەکەن وە مەفهومەکەی ئەمن جوان لێ حاڵنم ئایا مەزورتان ئەوەیە کە ئەمە داکۆشی دەکەین لە مانەوەی کۆماری ئیسلامی بەڵێ خب تەبیعەتە عەز دەکەم لە شەراتێکی ئاوادا ئەڵبەتە من داکۆچی دەکەم لەوەی کە دەبێت بمێنێ تا زەمانێکی
کە یا ئەو ڕێکخراوەیە تا ئەو وەزعیەتە تەکلیف ئێران ڕۆشن نەبی ئەو نیزامە تەکلیفی خۆ ڕۆشن نەکات دەگەڵ ئەو بحرانەی کە هەیە ئەو بحرانە من فقط باسی ناکەم خودی ئەندامانی کۆمەلگای ئێرانیش مەسئولینی ئێرانیش باسی دەکەن حەزم ئاغای زیبا کەلام خۆ کەسێکی ئەزکەم لاوەچی نییە دەخەت دەفەرمووی تێئۆریسیەنێکی ئەزکەم ئێرانیە ئەو کارکەدا باسی ئەو مەترسیان دەکات تا زمانێکی ئەو مەترسیانە هەن بۆ تەبیعەتەن دەبێت ئەزکەم ئاڵگۆڕێک بەسەر وڵاتی دا هەبێ ئەمن ناتوانم محەم بەفەل ببینێ کورد ئەمن کەواسووری بەرکاروان دانیشتم ئەزکەم کۆمالیستانی بڕۆخلم و کارێکی غەڵەتە و کارە ناکەی ناوی بیکەیت تۆ کارە کەواسووری بەرکاروانی زۆر سپاس دەکەم دکتۆر ڕەحیم فەرهەمەند سەرۆکی برای یەکگرتووی کورد بۆ بەشداری لە گفتوگۆیەدا خۆش بیاڕێگیان سڵامت بنیاخوا